کەورۆگۆسکیا پارتیا دموکراتا کوردستان سووریا سالڤەگەرە هەفتانیا شەهید بوونا ئەندامی پۆلیتبیرۆیا پارتیا دموکراتا کوردستان سووریا شەهید نوسرەدین برهک وەژاند لە کامپا کەورۆگۆسکیا ڕێخستنا پەدەکە سێمەراسیمên سالڤەگەرە هەفتانیا تەرۆرکردنا برهک هات وەژاندن تێدە بەحسا کار خەبات ئۆرۆلا برهک هاتkirin هەروەها داخوازا سزادانا تاوانکاران هاتkirin û duwan merasîman de Mihemed Elî bavênado endamê Polîtbîroya Partiya Demokrata Kurdistan Sûriya di gotina xwe de got ku jerên birhik di xewn û xeyalan dene eger bifikirin ku wê bikaribin projeya neteweyî bişkînin. Evan xeraba êrişî partiya me girin, êrişî serkirdê me girin, êrişî şehîd Nesreddîn, şehîdê gotina rastiyê. Herwihan bêjin wa xewn û xiyala dane. Eger êrişkirina serkirdekî wek şehîd Nesreddîn hîn bikarin arman û proje netewî ya Partî Demokrat Kurdistan Sûriya bin pêk bikin. Xewn û xiyala da çî. Lêberê çima dijminê Kurdan, çima wa kesên hov ew kesên bîvelankên rejîmê berê xwedan kîrokirina serkirdekî Kurd yê li ser rêbaza Barzanî wekû şehîd Nusreddîn Birhek bile ew baş bizanin heger ne Partî Demokratî Kurdistanê Sûriya be ne Encûmena Niştimanî Kurdî be ne rêbaza Barzanî nemir be Kurdistana Sûrî du caran naye azad kirin. Bile ew te bizanin pêşmergeyê roj hatiye damezrandin ji ber Kurdistana Sûrî azad bike. Wê ew rojber e. قوتنا بابوش مربو كلو حسرت ديتنا بابوش مربو خوني شبان هاي دجمنين دستريش بابي على نمريا بهر دلوبك شخوينا ويا مسوس ددنا بمن لسنة بازا ويا بيروز سر هزار رحمة خدين تبي هاي عزيزي ما كردان وصط لعنة ونفرت له بهاي خاينين خوف روشتو بوجدان شهيد نصرالدين برهك نه شهيد مال باتا بابو شهيد نصرالدين برهك شهيد حزب بابو شهيد ربازا برزانية نمربو شهيد قوتنا راستيه بو سالڤەگەرە هەفتانین یا شەهید نەسرەدین و ئەم لێ کەورۆگۆسکێ ئامادە بوونا خلاف بۆ گیانی تەواوی شەهیدە و سەرساغی بۆ ماڵباتا خۆدەژێ رازی دخوازن هێویدارن دوخینا شەهیدێ قەهرەمان ببێتە چرایە لە پیشە هەمی کوڕên کورد و کوردستانê لە پیشە پێشمەرگەی کوردستانê داگو بگهێنا ئازادیە خوا و سەرفرازیە جوان کەسارە متبێژن هەر ڕۆژ وەکو 22 هەیڤانە ددۆە ئەو ڕۆژ دبێ نیشانێکە ڕەش و قرێژ و گەمال ئانیا وان کەسە و بابێ عەلا وێ بمێنێ پاکراوانێ گوتنا حەقیێ هەردەم ئەم تەر دەژێرە سۆز دەدن ئەم هەموو بابێ عەلان و من سەر وێ ڕێبازێ بن ئەم تمی مێسەر ڕێبازا بەرزانیە بن و مافێ وڵاتی خۆمێ بپارێزن و ئەمێ هەردەم ئەمێ هەر بهێنە مافێ خۆ و ئەو کەسێ بمێنێ شونوارادا شهید جوابك مصداقی آمدی